بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم ومن والاه. بیسەرانی بەڕێز، بینەرانی ئازیز، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێت. لە ڕاستیدا لە خزمەتی ئێوەی بەڕێزە ئەمێ باسی تعایشی سلمی یان پێکەوە ژیان لە بینی ئایدیاکان و دینەکان. لە ڕاستیدا دینی ئیسلام ئەو دینەیە کە توانیوێتی لە مەیدانی عەمەلیدا کە بۆ خۆی دەسەڵاتدار بووە ئەم شتە بسەلمێنێ لە کاتێکە لەناو قەوم و قیلەکانی ترا بەم شێوازە نەبووە. بەهەرحاڵ منەمێ باسی پێکەوە ژیان بکەم، چونکە دینی ئیسلام هاتووە بۆ مرۆڤ، واتە لە پێشە ڕێز لە مرۆڤ ئەگرێ، چونکە ئەگەر ڕێز لە مرۆڤ نەگرێ ناتوانێ بیهێنێ بەرەو ئیسلام. ئیسلام دێت ڕێز لە پانتایی هەموو مرۆڤ ئەگرێ، هەر ئایدیا و بۆچوونێکی هەیە و دوایی دەعوەتی یەکا بۆ سەفرە و خوانی ئیسلام. کەواتە ئەو کەسە پێشەوەی مسلمان بێ مرۆڤە، هەر دینێکی تری هەبێ یان خوا نەخواست بێ دینێک بێ، دیسان خوای گەورە و لە یاساکانی خۆی لە قورئانی پیرۆزدا یاسا و ڕێسای داناوە بۆ ڕێزگرتن لە مرۆڤە، بۆ ژیان لەگەڵی. خوای گەورە دەفەرمێت لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين. خوای گەورە دەفەرمێ کاتێک کە ئینسانی مسلمان تێک هەڵە پرژێ لەگەڵ کەسێکا کە مسلمان نییە، مەبەست پێی دینەکە نییە کە شەڕی لەگەڵ دەکا. ئەمە قسێکی زۆر مهمە. یعنی قرار نییە هەر کەسێ مسلمان نەبوو ئیتر منی ئەلانی جیهادی لەگەڵ کەم، شتیوان نییە. ئەمە دوژمنانی دین ئەمە ئەسەپێنن بەسەر ئیسلامە، شتیوان نەبووە. هیچ شەڕێک لەسەر ئەساسی ئەوە نەبووە کە کابرا ئیلا بێدین بووە و ئەمانیش مسلمان بوون لەسەر ئەو ئەساسە شەڕ بوو بێ، نەخێر، بەڵکو لەسەر ئەو ئەساسە بووە کە نەیان هێشتووە ئەم بانگەوازی ئازادیە کە بانگەوازی ئیسلامە بگا بە شوێنەکان. مەسەڵەن ئیسلام چۆتە دەیەکەوە، چۆتە شارێکەوە، دەسەڵاتی ئەو شارە دەرگای لێ داخسۆتی نابێ بە هیچ شێوازی قسە بۆ خەڵکن، نابێ بە خەڵک بڵێن کە ئەمانە خوانی نەستەغفیرڵڵا، کە ئەم بتپەرستانە شایانی ئەم بتانە شایانی پەرستن نین. ئابەم شێوازە مسلمان شەڕی بۆ ئەوە کردووە کە ئەمە بکرێتەوە بڕوا بڵێ کاکە ئەمەی کە ئێوە ئەیپەرسن خوانیە، ئەمە مرۆڤە، یا مەسەڵەن ئەمە بتە، یا ئینسان ئەبێ ئایدیایکی هەبێ کە دینی ئیسلامە. بەهەرحاڵ خوای گەورە فەرمێ خوای گەورە گلەیی لە ئێوە ناکا کە لەگەڵ ئەو کەسانەدا کە شەڕتان لەگەڵ نەکردو و ئێوەیان دەرنەکردو لە خاکی خۆتان ئەگەر چاک بن لەگەڵیان، ئەگەر عادل و باش بن لەگەڵیان، خوای گەورە بەزەیشتان بێتەوە پێیانە، خوای گەورە گلەییتان لێ ناکا، با بێدینیش بن مادەم شەڕتان لەگەڵ ناکەن. خوای گەورە ئینسانی وا دروست کردووە کائین اجتماعی، مرۆڤ ناتوانێت بەتەنیا بژی. یعنی مەسەڵەن ئەگەر من بکەنە ڕئیسی نازانم هەموو دنیا و هەموو مانگێ ئەوەندە یۆڕۆ ئەوەندە هەزار و نازانم چیە دۆلارم بدەنێ، بەڵام بمبەن لە قەسرێکی شا قەسرەکە بازێڕیش بێ، بەتەنیا بم لە سەر شاخێک بم، بەتەنیا کەس نەبینم، هیچ قیمەتی نییە. مهمەکە ئەوەیە کە ئێمە بەیەکەوەین، فەقیر و دەوڵەمەند و خزم و بێگانە و دەر و دراوسێ و ئەمەیە کائینێکی ئیجتیماعیە، ناتوانێت بەتەنیا گوزەر بکە، ناتوانێت بەتەنیا بژی مرۆڤ. کە بەتەنیا ناتوانێت بژی، دەکرێت ئێمە مرۆڤمان هەبێ مسلمان نەبێ، دەکرێت هەمان بێت یەهودی بێ، جوولەکە بێ، نەسڕانی بێ، هەر دینێکی تر بێ. ئەگەر لێرە ئێمە ئەم قسەی تەبیعی کە ئیدعایەکەین، ئەمە هەر قسە نییە، ئەمە عەمەلیە. مەسەڵەن وەثیقەی مەدینەمان هەیە کە بەقووەترین وەثیقەی مرۆڤایەتیە، کە ئەقدەمترین. پێش ئەم وەثیقەیە هیچ یاسایەکی تر نەبوو بەم شێوازە ڕێز لە بۆچوون و فکری مرۆڤەکان بگرێ کە لەسەر دین کەس عەزێت نەدا، چونکە قورئانە فەرمێ لا ئیکراها فی الدین قد تبین الرشد من الغی. یعنی زۆر ملێ و زۆر لێکردن لە دینە نییە، بە هیچ شێوازێک لە دینە زۆر لێکردن نییە. نابێ مرۆڤ بە زۆر بکەیتە مسلمان، بە زۆر ئەوەی پێ بکەی. لا ئیکراها فی الدین، زۆری تێدا نییە دین. جا دین ئەگەر مقەدەسترین شت بێت ئیکراهی تێدا دروست نەبێت، ئەوە لە شتەکانی ترە هەر دروست نییە. وەثیقەی مەدینە کە زۆر مهمە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی نووسیوێتی، یعنی بۆ خۆی لەوێ بۆ ئیقراری پێکردووە لە بەندەکانی زۆر مهمن. لە شوێنێکا دەفەرمێ ئین لليهود دینهم وللمسلمین دینهم، وەکو یەک باسی کردوون و یەهودیشی پێشخستووە. یعنی بۆ یەهودیەکان دینی خۆیان هەیە و مسلمانەکانیش دینی خۆیان هەیە، یعنی ڕێزیان لێ دەگیرێ. إلا من ظلم وأثم، إلا مەگەر کەسێ ظلم بکە، ستەم بکە، یان خۆی تاوانبار بکە، مەسەڵەن دزی بکە، مەسەڵەن پیاوێ بکوژێ، مەسەڵەن فێڵ بکە، ئەوانە تاوانەکانن.
إلا من ظلم وأثم أجر وايكر أجر جولكي وايكر إما بلين هم جولك كان خرابن هميانا ببكوجين هميانا بدركين نخير بيغمس صلى الله عليه وسلم فرميتي فإنه لا يهلك إلا نفسه كسب هلاك داناتش إلا خوين به يعني كابراك يهودي دزيدك أماناتين باوكي بقرين كابراك يهودي دزيدك أماناتين حاخا مكان بقرين كابراك يهودي إيشيك أماناتين براكي بقرين نصرانيك ظلمك كاستمك كأماناتين ديرو كنيسك بسوتينين وتيك بين نخير پیغمبر خدا صلى الله عليه وسلم إقراري بما كردو كفرميتي فإنه لا يهلك إلا نفسه هیچ کەس بە هیلاکە ناچێ ئیلا کەسەکە نەبێت کە گوناحی کردووە ساحێبی تاوانەکە ئیجراعاتی لەگەڵا کرێ ئەوە یەکێکە لە بەندەکانی میثاقی مەدینە کە بەقووەترین بەندی مرۆڤایەتیە لەسەر ئەم زەویە کە تۆمار کرابێ کە ئیشارەتی پێکرابێ ئازیزانم خوای گەورە دەفەرمێت جل جلاله لقرآن بيروزدا أعوذ بالله من الشيطان الرجيم ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة أجر خواهي قورا بيوسبا ديتواني هم يبكات يق ملة ويق رنگ ويق شواس ولو شاء ربك أجر خواهي قورا بيوسبا لجعل الناس أمة واحدة أم ملة دكات يق أمة دكات يكس ولا يزالون مختلفين بلان ببردواني أم اختلاف هرد بمينه إلا من رحم ربك ولذلك خلقهم أما مهمة كلمة أخيرة يعني أفرمي ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين إلا من رحم ربك ولذلك خلقهم كاتك أخوة قورة فرمي أقر بمان ويزبا خلقي مان ذكر دا يك بارشا ويك أمة ويك بيركدنا ويك دين بلام بردوام هر بردوامي دا بأم خلافة يك دين يك دين يك تري هي ولذلك خلقهم أما زور مهمة بو أما خلق كراون كجواز بين تو بينا برشاود مالكي خوت هموين رجبه هر حموشتكان رجبه كوتشك قاب دار ديوار سفرة فرش كومبار قنفة نظام تلفزيون هموين رجبه شي قيمته شي تانية هموي زرد به بكالقنا هموي سبي به بكالقنا بلان كاتي امرانانا تيكالكي تنسيق السليقة كان ريق أخي شتكي زور جوان أدا بدسته وبرنگا كان خواي قورا بويا أمي دروس كردوها بۆ ئەوەی امتحان و ئیبتیلا و بۆ بەرزکردنەوەی دەرەجا جینا خوای گەورە دەفەرمێ لەکم دینوکم وەلیە دین تۆ دینی خۆت بۆ خۆت منیش دینی خۆم بۆ خۆم هیچ هینێکی تیا نییە من بەرامبەرەکەم بەوە تاوان بارکەم کە دینێکی تری هەیە بەڵام ئێمە یاسا و ڕێساکانی بۆ دانا بۆی تەجاوەزی یەک نەکەین قسە بە یەک نەڵێین ئازیزان ئەگەر بیر لەمە بکەیتەوە ظروفێکە بووە کە ئیسلام حکومڕان بووە لەسەر ئەم زەویەدا و زۆرێکی زۆری ئەم زەویە بەدەست یەک کەسەوە حکومڕانی کردووە بەڵام هێناوێتی زۆر ڕێزی لە دینەکانی تر گرتووە وەکو ئەوەی ئەسا ئەڵێ شەقڵاوە ئەڵێ عەنکاوە و زۆر شوێنی تر و کەنیسەکانی ناو سلێمانی و هەولێر و دوهۆک و بوونی کەنیسەکان بوونی خەڵکی مەسیحی لە ناومانە بۆ ماون چۆن ماون ئەی خۆ زروفێک بۆ ئێستا نەبووە بڵێ مەسەلەن کامێرە و تەلەڤیزیۆن و لێدوان و فەیسبوک و ئەوە دنیا بڵاو بێتەوە گەر تۆ شتێ بکەی نەخێر هەموو دینەکانی تریش کە ماون لەو ڕێگەیەوە ماون کە ئیسلام قبوڵی کردوون بەڵام نەسیحەتی کردوون بەڵام بانگەوازی کردوون بەڵام یارمەتی داون بەڵام هاوکاری کردوون بەڵام وەکوتر هەستت پێ نەکردووانی تۆ لە بازاڕە کەسێکە بینی نازانی مەسیحیە لەبەرەوەی بەیەکەوە ژیاون و ئەسڵەن جوولەکەکان کە لە ساڵی تقریباً 50 بەرەو خوارتر لە چلەکانە سەحبیان کردەوە بۆ ئیسرائیل هەموو دوکان و بازاڕ و شوێنە حساسەکان هەر بەدەست ئەوانەوە بووە لە شارەکانی ئێمە بەبێ ئەوەی ئەگەر کەسێک جوولەکە بوو بێ کەسابەتی کردبێ مامۆسایەکی ئاینی یان مەرجعێکی دینی وتبێتی کاکە بڕۆن بیکوژن کاکە بڕۆن پارەکەی بێنن حەڵاڵە نەخێر جاگەڕۆیان بکردایان نە ئەمان ئەی چۆن ماون کەواتە لە مەیدانی عەمەلیدا ئێمە سەلماندوومانە کە بەیەکەوە دەژین ئەوە هەر ئێمەی مسلمانین ئەو بێکەوە ژیانەمان هەیە جینا بڕۆ لە بۆ ڕماسەیریکە ئەوان کە دەسەڵاتیان هەیە چی بە مسلمانان ناکەن بە زیندوێتی کچ و کوڕیان پیر و گەنجیان ساخ و نەخۆشیان بە زیندوێتی زینە بەچاڵەکەن بە زیندوێتی ئەسووتێنن ئەمە نەگرە ڕابردووە ئێستا وایە میانمار و لە دایان شوێنی وەکو بوذیەکان کە چۆن بە شمشێر و بە تەور و بەبەرد مسلمانان دادێنن و هەر لە کوردستانە زەڵام ئافرەتە بۆ کە ئیمانی هێنا و قەومەکەی خۆی هەر بەبەرد کوشتویانە هەمووی بە تەسویر هەیە ئەوەی کە قبوڵە لە ئیسلامدا بەخوا بەس ئیسلام قبوڵی ئەوە ئەکا ئەوکانی کە نایکەن
وەختی خۆی کە سەلاحەدینی ئەیوبی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەتحی قودسی کرد، محاصەڕەی شارەکەیدا و شەڕێکی گەرم بوو، دوای ئەوان تەسلیم بوون. لە تەسلیم بوونەکەدا سەلاحەدین ئەیوبی فەرمووی هەچ کەس ئەمێنێتەوە با بمێنێتەوە، هەر کەس ئەڕوا بە حورمەتەوە با بڕوە. ئیتر قائیدەکەیان ئەڵێت سەلاحەدینی ئەیوبی ئێمە کە ئێرەمان گرت خوێنی مسلمان هەتا گۆزنگی ئەسپەکانمان هات و سێ چوار ڕۆژ بەس مەقەست ئیشی کردەوە، مەقەست دەوەیە کە سەرە پەڕێنێ، بەس عالم و خەڵکی مسلمانیان هێنا و سەریان پەڕانوە تا مۆخ و خوێنی مسلمان لەناو ئەقسا و لەناو فەڵەستین ئەو وەختە ئەڵێ تا گۆزنگی ئەسپەکانمان خوێن هات، خەریب و ورجی ئەسپەکانمان لە خوێنیەدا. تۆ چۆن لەم کاتی قووەتەیە کە ئێمەت حەسڕ کردو ئێمە تازەوات تەسلیم بووین سیقەت پێ بکەین هەمومان سەر نابڕی و ناکوژیوتی نا ئێوە نەساران بەس من مسلمانم، المؤمنون عند شروطهم، من شەرت و پەیمانم پێداوی. ئەوەی مایەوە لە فەڵەستینە مایەوە بە مەسیحی بوونی خۆی بە جوولەکە بوونی خۆی بەبێ ئەوەی کەس دەستی بۆ بەرێ و ئەوەشی ڕۆی کۆچی کرد ڕۆی، یەک کەنیسەش دەستی لێ نەدراوە. و تەنانەت لە کاتی غەزوەکانە بە مجاهیدەکانیانەوت ئاگادار بن، عالمی بەرامبەر نەکوژن، شوێنی عیبادەتیان نەڕوخێنن، ئەسیرەکانیان ئەگەر پشتی تێکردن لێی نەدەن، لێی گەڕن با بڕوە، داری تەڕ مەبڕن، ئافرەت مەکوژن، مناڵ مەکوژن. ئەمە هەمووی ئەو نەسیحەتانەیە کە ئیسلام فێری کردوین. خۆشەویستان، تەنانەت ئەلجار دراوسێ، عەرەب بەڵێ ئەلجار و قەبلە دار، لە پێشە ئاگاد لە دراوسێکەت بێ. ئەم دراوسێ جاروای مەسیحیە، داروای جوولەکەیە، تۆ کێشت نییە لەگەڵ ئەو مەسەلەیە. حتا مەسەلەی موساهەڕە و خزمایەتی، دروستە مسلمانێک بچێ مەسیحی یەکمارە بکە، جوولەکە یەکمارە بکە. ئەمە هەمووی ئەو هێز و ئەو تێزە بەهێزەیە کە لە ئیسلامدا پێمان دەڵێ بەیەکەوە بژی، بەیەکەوە ژیان. مسلمان ئەمەی بە عەمەلی کردەوە، تەمەناکەین لە خوای گەورە کە بەیەکەوە ژیان لە جالیەکانی تریش لە وڵاتانی تریش بەردەوام بێت. من سپاستان دەکەم، خوای گەورە بتان پارێزێ، مانگێکی پڕ نورین و خێر بۆ هەموو لایەک. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.